بەڕێزان و خۆشەویستان دێنەوە خزمەتی ئێوە لە بەشی دووهەم لە دیدارەکەمان لەگەڵ شێخ عەبدوڵڵای کوڕی سابری شاعری گەورەی گەلەکەمان لە بەشی یەکەم لەسەر کۆمەڵێک وێزگەوەستاین لە ژیانی کەسایەتی شێخ عەبدوڵڵا لەوانەش ژیانی لە هاتنی بۆ کەرکووک و هەروەها خوێندنی لە ناوەندی و سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە کەرکووک و ناساندنی کۆمەڵێک کەسایەتی کەرکووک و هەروەها دواتر دەرچوونی بۆ وڵاتی بەریتانیا بۆ خوێندن بەڵام دواتر بەهۆی بەشداریکردنی لە خۆپشاندانەکانی دژی ڕژێمی باسی ئەو کاتە لە ساڵی 1960 ناتوانێت خوێندن تاوکە ئەگەڕێتەوە و دواتر لە ساڵی 1970 هەوڵەدات بەهۆی بەیان 11 ئازارۆ بێتەوە عێراق ئەمجا هەوڵی دامەزراندن دەدا بەڵام بەر لەوەی کەدا بمەزرێ لە ساڵی 1970 پەیوەندی بە شۆڕش ئەدەکات. با بزانین مامۆسا بۆچی پەیوەندی بە شۆڕشەوە دەکات لە کاتێکە کە خەریکە دا ئەمەزرێ وا بزانام خەونی هەموو گەنجێکی ئەو کاتە و ئێستاکە شەرەوەی کە دا بمەزرێ طبيعي برام لسات أسد أكيد نبوك جوابك إيجابي ديتوا يعني كأدام مثلا تقديمي كده مدير عام عمل أشغال بوم كتسبيد مكان يتر متأكد نبو أي كان يعني أي كان أو يكم دومي شوك وتم أغاني لله خابو من العرب كان بس كان هم مجانا عن ذا بكرد أجعلين شيء إما كردين مجبور بخص كتيش بين خسرنا كين تساين حبس ما نقدش يعني شيء ما نبكن أو بس أكيد زورنا خوش بويا ما بتعبتي تو تسوي سفرشتي يجي كل شيء دستايا جنت في هذا شيء كي مامۆسا کە پەیوەندی بە شۆڕشەوەکەی ئەمجا با بڵێن کی یارمەتی تیدا بۆەوەی کە بگەیتە شۆڕش هەروەها هەڵوێستی شێخانی با بڵێن تەکیەی شۆرجا و کاتە چی بوو بۆ هین أخي بيسم تيشوي كا خوم بيسم وكوتم أو كرة فعلية وتي من أتجينم تيشوي بيسم كسبة كم شيء رحمكم شو مزار ما شاء الله أقدر ولا مشتيه ده هني هبو عارف حميد يهبو برواري وأوزانم أو زور هذا شيء تكيه كرت اللي قالوا هذا بينش باشبو أمير بتاليون وأوزانم تر كاغا مش خبريه هو أنا مش تكا رأيش دائما رأي غلطي قد ما هذا بيش كسيه بس برسي بيبكم كشو ملاي سوري بيا خوشبو اسمنا شو ترى برخي مكتوب كتاب يوم بو الشيخ الجباري لسنغا مسؤول لقب كله مكتوب كم ده سوري بيا خوشبو كشوا الرحمن براي خوي نارتو ولا ترى ريشن بسومان لقى دوسيا كسا من رقمنا نسيبنا نسيو كانتري شو مان إننا وتيل أبونا هيش أبو شو شيخاني وتان هايلو تقريبا وتان لين بخون لا بان شيخاني كبخون جاج مكشي عند أبيمن لا يخوض موشوا بهانكي شو ما إعلام شو ما لا محاسبة يكسب رقي دار مبدي برب لا دار توفيق لفلان شنو دارا تۆفیق کێیە گەبیناس دار توفيق يجي كلا لشورش وزير إعلام بو لشورش ملا مسافة وزير إعلام خلف سليماني بو أو وقتش لقى منها لبريطانيا بو دوزا بيني بو لبريطانيا من عبري من ناسي يعني نحيه إيش من ناسي إتر أول شيء محاسبة كم برد دار توفيق كم من شو ملاي لبن شادري كابو لبن شاخك من شو مجورة سينم كده رسول قردي اللي قريده نشوف لو كاتيا والله السلام كردو يتر بخيراتي من كردو بيموت من أتناسم وكوتو بيري يتر هني كردو بتلي كيو أخوي
له اوتيل شمان اوتيل نية خذ الزاني اللي ما نشاي خاني هو والله يكسبتي هنا برخي قدافهم وتي أما أشي لوكاستري هي قصر السلام أشي لي يا أخي قصر السلام شو وخانوه وكا لأخوار شو مانو ملابس فاكر دوي خويتي هيدا عنيش كواهن صحفي ومحفي ومعنا بهتاني مقابلة يعني اللي يأكد أخذ شو ويستدى بين إعلام نمزاني دارت في خوشي بشولي يا خوت بروج شو برشا أخذ من خيمة بو يترك جرام وشو قصر السلام تعجب سيركم شو أوش ليه يتر دوسية هن كسيتين بيني ليه بدي بش إنجليزي يحكي عن مناسي لبريطانيا لقال ما أبو محمد بري ناوبو هندسي مدني خاني بو لبريطانيا وقت هو هذا من العراق هو مامەسا لەوێ لە ئەعلام چۆن دەست بەکارە بی چ مهمێتێک بە تۆ ئەدرێ کارت چییە بێ لە ئەعلام شۆڕش ئێمە من چوومە ئەعلام بەشی ئینگلیزی تەبیعی خۆی بەشی عەرەبی هەبوو کوردی سۆرانی هەبوو کوردی بادینی هەبوو ئینگلیزی هیچ تر نەبوو من لە بەشی ئینگلیزی دانڕام وەکو متەرجیم یان هین نووسەر مامەسا چی یادەوەرێک هەیە لەو کاتەیە کە لە ڕادیۆکە دەست بەکارە بی چی یادەوەرێک هەیە گە باسی کەی هین بوو من دوو جار ئێزگەکەم بینی زۆر تەعەجوبمە شوێنێکی زۆر غەریب بوو يعني تقريبا لشارك أبو أم لا شاخة أو باني شاخة أم لا شاخة أم لا تقريبا وكو شاخة يعني وكو بلي شار بيتوا بتمام شيء أم شنو زيتوا تعجب ما الله يعني ما دكتور محمد عثمان دوزيتوا ما أم شنو هالبشار يا والله يا أخوان مهندسين أبو طبيب أم زيرك يا محمد عثمان يك جابيني بلو بيش دوام جاهو خون بتعبدي شو مولاي يعني ما لا ترسي قصف كردن أو قصف تيارة بيستو حوت شعر قنبلها ولا دور بيش يزقك هيك هنا كتنا أيوة شو ما في عاري ليه بدأ بتعرق خوي بخير خوارو شلونك يا وعاصيبو غريب جاردو يعني زيركتين لو وقت نابي بلى باشا يا شيخ دنجي أوساي كردستان يعني زور الروي والله خومان قال تماما كل بخومان بعض جاري ما أجايش برام بتعبدين دوكاس معنا موزيا من كان خالقين بو كانش كردي إيران بو ما بيك الدور ديش ولا كركوك بون أنا ودي يا ما أزكي نزيمان هي بس لخانق يعني اللي شو يعني خانق زاني كله هلا باش حدودك لا إيران يعني برين بخشي زور نبو راديو وادي عربو بخشي زور نبو باش يا شيخ دواء ويكوا وابزام لو صالانيا جنابة شاهديك الدعوة حزمك اللي ردوا باريكي توكا لكاتك دا وابزانم حولك بوتيك داني نيوان بابلين كردو إيران يعني كردو عراق نازانم باس لواكريكا بازداري إيراني ديتا سنوري إيوا تياريك عراقي أو كوينة أخوان أي لا بابا بين بوتيك دان نبو على أساس هو بو يعني يارمتيبو شو هو بزانين أو شورش قورية نزيجي شس صار فيش مرة ما نبو سكدار يك سكي هجوم عن نبو همش بس سكي دفاع يعني الرباية هبو نزيك لمن و كسنير هجوم كذا سري
كان هاي يكرت على عسكري قراري داوتي من هجوم كان سريان والله ادي سليتو ربي باشا كردي ذكر هندوز بو شو لبشتو خطوا ناكر لبشتو دائما للرباية كان هرتي هم يركشتو ديز زاد بينا وشو على عسكري درك ده جبناش منه بەڵێ باشە یا شێخ ئەو ڕووداوەمەگە بۆ بگێڕیتەوە چۆنێتی خستنە خوارەوەی فڕۆکەیەکی عێراقی بەدەستی ئێرانەکە وەکوتم ئێمە ئێرانی هێشت ئازەقمان بۆ بێ ئێرانی هێشت بەعزە سلاحێکمان بۆ بێ بەس سلاحی هجوممان نەبوو ڕۆژێ لە ڕۆژان لە هین ئێمە لە خەسر سەلام بووین سەیما کرد هەنێ پیادە ئەڕۆژنە ڕێوە بەرگی کوردیان لە بەرابوو غەریب بوو چاومانە چوامان نەبینی بوو جامانەکانیان نەزانم بەس بەرێک و پێکی ببەستنەوە بەرگی خاکیش بۆ ساف بەرگی کوردی لە شۆڕش بەرگیان لە بەرابوو هەن هیچی ناکرد دوای بۆمە دەرکەوتەمانە هێنن ئێرانین بەرگی کوردیان کردە بەریان تا کەس نەزانێ چونکە هین مەدفەعیان پێ بوو دیژت تەیارە مەدفەعی باکوە تاسیری زۆر بوو ئەمانیان هێنا بوو پاش دوو ڕۆژ یەکەم تیاریان خستە خوارەوە ئەم خەڵکە نەیزانم ئەزانم برا کورد زۆربەی نێزانم ئەزانم برا کورد هینی کردووە سلاحی بۆ هاتووە و تیارە خاتە خوارەوە بەپێش بەعمری تیارە هات قمبلە فرێدا بەبەر چاومان لێ بوو ئەمان زانی قمبلەکە لەکوێ تارز هیچ سلاحێکمان نەبوو کە لە تیارەکە بدە ئەمە ئەم تیارە کەوتە خوارەوە عێراق شێت بوو بازانی کورد سلاح وای بۆ هاتووە کە تیارە بخاتە خوارەوە تر یەکسەر هینیان کرد داوای مفاوزات دەکرد لەگەڵ شای ئێرانە ئەوە بچون بۆ جەزایر لەوێ ئیتفاقیان کرد کە شۆڕین ئێران حدود ببەشێ لە کورد شەتە العەرەبیش بەشکەن لە بین خۆیانە بین عێراق و بین ئێران بەو شێوەیە شۆڕشەکەی تر هەرز دەێنێ وایە یعنی تاسیر ئەو بکات ئەو تیارەی کورد خوارەوە عێراق بازانی کورد سلاحی هجومی بهاتەوە بۆیە باشەکە شۆڕشەکە هەرسێنێ ئێواسنە ئەو دی و ئێرانەوە وایە بۆ ناگەڕێیتەوە بۆ ناگەڕێیتەوە باشکە هین وتی مەنامەسەوە براوی کردووە بە تایبەتی ئیدریس براوی کردەوە وتی ئەو شۆڕش تەواو بوو ئەوەی مەترسی لە خۆی نییە بگەڕێتەوە بۆ عێراق ئەوەی مەترسی لە خۆیەتی بێتە لاجی لە ئێران ئێمە ئیعلام هەمووان ئەترساین بەڕاستی دوای هین وتیان هاچی ئەوراقتان هەیە هەمووی بسوێنن مهێننەوەی ئیعلام دارا تۆفیق خۆی قەراری داوتی مێگەڕێمەوە بۆ عێراق ئێمە گشتمانەوە لە ئیعلام بووین بەشی ئینگلیزی هێنمان کرد بتوانێت چینی ئێرانەوە باشە ببینە لاجێ لەوێ ئیتر کوێژنە ئێران پێشەوەی بڕین هینی کرد عەلی عەسکەری هات ئێعلانی کردوتی چەک بژارنەوە من شۆڕش داگیرسێنمەوە پاشەوەی کو مەلامەسەوەتی شۆڕش تەواو بوو عەلی عەسکەری وتی من شۆڕش داگیرسێنمەوە چەک بشارنەوە ئەو چارانەی کە تیارەکان لێدا بوو لەبەر دەور و پیشەچکە هەموومان پڕ کردە لە چەک ئێمە پێشمەرگە لە ژێبەوە هات لە پشتمانەوە ئاوێکە بوو وەکو جۆگەوا بوو چی چەکیان هەیە فریان داوێەوە ئێمە شوین ئەو چەکانەمان کۆ کردەوە هەنێکمان بردە لەبانەوە خزمانە ئەو چارانەوە
بدون على أساس شورش دا جزيته إن شاء الله على عسكري كا باشا بس شيخ ملام السباع رشيدا نعم. زانين كعلى عسكري شيء كذا رشيدا يوتي من خم شر قالوا سك كشورش دا جزيته يترك على عسكري شو هنا يعني علي عسكري بسر بخو أيويست هاو هنجاوي بني أيش حركة كرد هين شكداري نمرين بمعنى إدريس ملام السباع دشي أوبن بەڵێ باشە یا شێخ دواتر ئێوە لە ئێران وا بزانم ئەمجا تۆ بڕیارە دەی کە بڕۆیتە دەرەوە بۆ نەمسا پێشەوەی کە بڕۆی بۆ نەمسا وا بزانم چاوپێکەوتنێک سازەکەی لەگەڵ محمود عوسمان و هەروەها کوڕەکانی بارزانی ئەو چاوپێکەوتنا ناتوانانی باسکەی چی ڕوویدا لە قسان محمود عوسمان من لە شۆرش ناسی یەک جابینی پێشان دوای پاشەوەی کە ئەسکەکەم بینی وتیانە محمود عوسمان هەڵی بشاردووە دوام جابینیم باسم کرد لەگەڵ ئەمە چۆن شوێنێک هەڵبژاردووە چۆن زانیت ئەمە تۆ مهندس نیت چۆن ئەمە شوێنت هەڵبژاردووەتر بۆ وشارە کرد باشە ئەی کاتێک لەگەڵ شایە دانیشتووە ئەوە دوای لە ئێران بوو ئەو چوونە ئێران اینجا بەڵێ باشە باسی ئەو چاوپێکەوتنەی خۆی نەکرد بۆت لەگەڵ شای ئێرانە هین ئەوەختە ئەمجا کە چوینە ئێمە قەرارمان دا بچینە پەناهەندە بۆ ناو ئێران ئێمە ئاخر کەس بەشی ئینگلیزی کە چوین بەرنامەجگەشمان ئاخر کەس و کاوازی هێنا ئیتر بە شەو لە مەهاباد دەخەوتن لە ئوتێل بە ڕۆژی جەهادم بووە نەغەدا ئیشمان کرد لە بارەکەی بەرزانی چیمانە کرد ئەوەختە ئێمە لەوێ بووین سەنەتۆری ئەمریکی هات وەزعی کورد زۆر خراپ بووە لە ئێران هات بۆ تاران چی سەفارەتی غەربی هەیە وتبووی ئەبێ هەیەکی چەند عەدەدێ داژی کورد وەرگن بۆ خۆت بۆ وڵاتەکەتان ئەمریکا خۆی خەرایدا خۆی 700 کەس وەرگری نەمسا وتی من 100 کەس وەرەگرم بەڵام ئەبێ یان شەهادەی سانەوان هەبێ یان خەریج کولیە بن ینی نەخوێنەوارتیان هەبێ بەس نەمسەوا بوو جا من قایمەکەم پڕە کردەوە قایمەی نەمسا ئەوی برادر خۆم بوو کە ناسییانم بوو ئەمزانی تەلەبەن و یان کولیان تەواو کردوێ سێ مهندس لەگەڵمان هەبوون ناو هەشتیان نووسی بە ئایلەوە سعدی پیرە سانەوی تەواو کردبوو ئەویشم لەگەڵ نووسی سعدی پێش تعارف کرد لەگەڵ لە مەهاباد تۆ پێش نەمەناسی بەڕاستی بەدڵم بوو یانی زۆر ئینسانێکی زیرەک بوو زۆر زۆر زیرەک بوو منیش ئینسانی زیرەکم دایمی خۆشویستە جا باشیش بەیەکەوە ئەگونجاین قایمەکەم پڕەوە کرد ئەو ناسیارانی خۆمان کەوە ئەمان ناسی من و سعدی هەموو نایەنم تێخست بۆ منانمان بۆ نەمسا عەلە ئەساس ئەو گۆرانی وێژەکە عومەر دزایی بۆ لای ئەو عەلە ئەساس ئەو هینی کات تەقدیمی کات بۆ حکوومەتی نەمسە و جێگەمان بۆ بگرێ ئەمە ساڵی 75 بوو جوابی نەبوو بە هیچ شێوێ هەتا سەر ساڵ جوابی نەبوو بە هیلمان وت بە سامی عەبدوڕەحمانمان وت جوابی نییە وەڵا هینی کرد محسین برای عومەر دزەی ئەوسا سەفیر بوو لە هین سەفیری عێراق بوو لە چێکۆسلۆڤاکیا لەگەڵ محسینە قسەی کرد محسین تەلەفۆنی بۆی کردبوو بۆ عومەر دزەی وتی بۆ ناکرد وەڵا لە بیر بچوو ئیتر هەتا جوابی دایەوە ئەمرێ هات وتیان ئەو پەناهەندە کوردیانە
كلا حدود العراق وإيران النابل حدود من نخران بمنا ومنطقة فارس بەڵێ هەمووانی کردەوە ماڵی بەرزانیش خۆیانیشی کردەوە ماڵی بەرزانیش بازیگان چوونە کەرەج ئەوکانیش عایلەکان تر تەوزیعکران بەسەر معسکەراتەکانەوەی تر بە هەموو شوێنێ منیان نارد بۆ کاشان سعدیان نارد بۆ ڕەشت لەسەر بەحر الئەسود ئەمە یعنی هەموو لە یەکتری دوور کەوتینەوە تازە پەیوەندی ئاسانیش نەبوو ئەوسا تەلەفۆن نەبوو کێساکە بوو مۆبایلی شتیوە یعنی نەتوانانی تەلەفۆنیش بکەی یعنی پەیوەندی بە هیچ شێوە بە یەکەوە نەبوو من چوومە کاشان کاشانش لەگەڵ قوما زۆر لە یەکەوە نزیکن قومیش مەرکەز شیعەیە و مەرکەزی ویلایەتە لە کاشان لە ئوتێل خەوتم ئوتێل گران بوو پارەمەش کەم بوو ئێمە وەڵا هین ساواکە زانی چییە بەڵێ پۆلیس سری بەڵێ هین ئێران وەختە شایە ئەوە زابوت بوو کە مقابلەمی کرد وتی وەڵاهی باشم ئەمە بچم بۆ ئەمریکا تۆ وەرنەتە ئینگلیزیم فێرکە ئیتر ئیتفاقمان کرد وەکو بووینە برادەر وەڵا منی برد بۆ شەریکەیەک وتی تەعین دەکەم لێیە شەریکەی هین فەرش دروستکردن لەبین قوم و کاشان بوو ئەو شەریکەیە لەوێ دامی مەزران ئیشم زۆر باش بوو بەشەو لە لای خۆیان خەدمە لە شەریکەکە جوورێکیاندا بکەن هەموو شتێکی تیا بوو خواردنیشە لە لای خۆیان بوو معاشی باشیانیشەدا تر باش بوو بەواسطەی ئەو کابرایەوە هێنم کرد منیش هەفتەی ڕۆژێک دەرسم پێدا دەست ئینگلیزی خۆیش بچێ بۆ ئەمریکا باشە شەخکێتی بۆ نەمسا ئەمجا ئەوە پێشەوەی بچی بۆ نەمسا چاوپێکەوتنێکی ساز کردووە لەگەڵ کوڕەکانی بارزانی بەێ ئەوە حەزما کرد باس ئەو چاوپێکەوتن ساڵی وەکوتم بە قایمەکان نارد بۆ عمەردزایی ئەلاساس تەقدیم بکای نامە زوو ڕۆشن بۆ نەمسا وا دەرێ نابوو پێشەوەی کەوا تەوسیعمان کۆنە سەر منتیقە فارسەکانە هە چاوەڕێی جوابەکە ماموو نەهاتەوە ئیتر هینمان کرد قەرارهینماندا قەرار ئەوەمدا هەر چۆنی بێ خۆم بکەینەوە نەمسا هین بوو کە جوابەکە هاتووە وتی تاین کراوە چ ڕۆژێک تیارەکەش پارەکەی نەمسایی خۆیدا هەر لە تارانەوە سێ ڕۆژ بێشەوە لەگەڵ سعدی ئەتیفاقمان کرد بچین بۆ کەرەج بۆ لای مەسعود خۆمان نەمانتوانی لەگەڵ مەسعود مەوعیدی لێ وەربگرین بە مەحموود عوسمان وت مەحموود عوسمان وەڵاهی زۆر مەردانە هاتە پێشەوە وتی منە چم مەوعیدی لێ وەرگرم بوتان وەڵا خۆشی لە کەرەج بوو مەحموود عوسمان نزیک ماڵ هین بوو بەرزانی بوو لەو کاتێشە مەلا مستەفا خۆی لە هین بوو لە ئەمریکا بوو نەخۆش بوو بە نەخۆشی بوویان بۆ ئەمریکا بۆ عیلاج چوونە لای مەسعود من و سعدی بەیەکەوە بە واسطەی مەحموود عوسمانەوە چوونە ژوورە سەرەکەن موحسین دسایی لەوێ بوو لەگەڵ نەجمەدین بەکر هەردووکمان هەم نەمانزانی کە نەخۆشە مەحموود عوسمانیش نێ مەسعود نەخۆشە لە منی پرسی وتی بەتەماشین چی بکەن وتم ئەوە ئێمە بۆ نەمسا هینمان هاتێتەوە موافقەت هاتێتەوە سێ ڕۆژتر ئەڕۆین هاتوومە خواهاویزی بکەم و بەعزە شتێک هەیە لێتان بپرسم پێشەوەی کە بچوومە لای مەسعود بیست و دوانزە لە پێشمەرگەکان
خۆمان کە لە ئۆردوگا بوون لە تورکیا ڕایان کرد بوو بناو سووریا لە سووریا بۆ ناو عێراق هەموویان کردو ئێدامیان کرد وتم شتێک وا بووە ئاگاتان لە ئۆردوگاکان نییە فەقیرە نەوەست ئەم پێشمەکە عەزیزانە کوا هەمووی گیان خۆی قسەدە بان دەچی و تەقیمەکە ئەمانە ڕەزیل بوونە ئەبێ قات بگرێتە دەچێەوە وەکو سوالکە بچێ خواردنی بدەنێ لە ئۆردوگانە ئەگە بێ بچێتە ناو بازار ئەبێ ئیجازە وەربگرێ ئەگە هاتەوە ئەبێ دیسانەوە تەفتیشی بکەن هەتا بزانن هیچی پێ نییە ئەمە دارزانە بۆ پێشمەرگە عەزیزە وتی من ئێستا ناتوانم قسە بکەم بچنە ئەوروپا ئەو وەختە کاک سامی دێ قسەکان بۆ بکە سامی عەبدوڕەحمان هەموو شتێکتان پێ دەڵێ بەڵێ مامۆستا ئێمە بۆ ئەم بەشەی ئەچینە لای ناوبڕێک و دواتر دێینەوە ئەمەوێ سەبارەت بە لایەنی ئەدەبی ئەمجا قسە بکەین سەبارەت بە لایەنی ئەدەبی مانوێ قسە بکەین ئایا مامۆستا شێخ عەبدوڵڵا بۆچی خۆی بە شاعر نازانێت لە کاتێکدا ئەو مشاعرە جوانەی هەیە بەڕێزانە چینە لای ئەم ناوبڕە و پاشان درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ مامۆستای بەڵێ بەڕێزان خۆشەویستان دووبارە دەگەڕێنەوە لای ئێوە پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم لە ئاراسی مامۆستا کرد کە بۆچی سەرڕای ئەو هەموو شعرە جوانەی کە نووسیوێتی خۆی بە شاعر نازانێ حەزمەکرد لەو خاڵۆ دەست پێ بکەم مامۆستا سەرڕای نووسینی ئەو مشاعرە جوانە کە لەم دیوانە وابزانم تۆمار کراوە بەڵام خۆت بە شاعر نازانی بۆچی لەبەرەوەی کە لە ئاسی شعرەکانی سابری نییە یا خۆت هۆکاری ترە من لە پەنجاکان و شەستەکانە دەستم کردە شێعر نووسین بەگاڵتە ینی ئەم نووسی شتێ بەهاتایە لە هەر شوێ وایە ئێستا قەڵەم دەرەکرد کاغزم دەرەکرد مفەکرێکم لا بوو دایما ئەم نووسی ینی بەتەمانە بووم بڵێم کتێبە دارەکەم یان خەمە کتێب بۆ یان دیوان یان شتی وا هیچ وانە بوو بازە وەرەخەیەکیش بزرم کردبووە لە خۆ لای خۆم نەما بوو کەوتبوو لای شێحجان خوشکەزامەوە لە لای مەلیحەی خوشکمەوە ئەمانە زۆربیان یان لای برادەر و خزمەکانی تر شێخ بە ئازای ئەو بوو کە ئەمانەی کۆ کردێتەوە هەمووی بێکەناوە ئێنا من حتا بەتەمانە بوومە کتێب بنووسم بەو شێوەیە کتێب بەتەمان وەکو لە هین لەم کتێبمە هەیە کە شکۆلی شێت نازانم خوێنیتەوە یان نە بەتەمام کتێبە بەو شێوەیە بنووسم ڕەخنە لە مجتەماعی خۆمان بگرم و مقارنەی بکەم مجتەماعی ئەوروپیا چێ و چی نییە ئەم شتانم هەیدی بنووسم بەڵام بە تەمای شێعر بڵاوکردنەوە خەت نەبووم جا بۆی خۆم بۆ شاعیر دانانە وتم ئەگە ینی ئەو شێعرانەی کە ئانووسی لە هەر شوێ بوومایە خەت دام نەنا بین بکەم بیکەمە دیوان و یان شتی ئاخرمان ناچوو مامۆستا لەسەر نەهجی باوکت نووسیوتە یاخود بە لەسەر نابا عێلاقەی بەوە نییە هیچ شێوەیە کوردیەکەم شتاو نییە خۆ کوردی پەتی نازانم من نەخوێنیوە کوردیم نەخوێنیوە ئەو کوردیەکە قساکەم لە مناڵی فێرمۆیە ئەو دواکەشی لە گەنجایدیمە لە کرد فێرم بەخۆ زۆر جای لەم تێکەشی عەرەبی زۆر تێخەم هین یان بازار تورکمانیم تێخست ینی هین نییە کوردی پەتی نازانم بەڵێ باشە یا شێخ ئەو شعرانەی کە نووسیوتە دابەشە بێتە سەر چەند بەش بەگشتی ینی با بڵێن لە چ ڕەوتێکە نووسی وتم بەتەمانە بووم بیکەمە کتێبیان شتێکەوە خەت بە ئیش شێوەیەکیش بیرم لەوە نەکردێتەوە ئەمە شعری عەشقە ئەمە شعری شکاتکردن لە زەمان یا شێخ نووسەری ئەم کتێبە کە شێخ جەباری برازاتە باس لەوە کە شعرەکان دەکرێتە دوو بەشەوە بەشێکی سۆفیگەریە بەشێکی خۆشەویستی کەیف خۆیت خۆی هەموو کەسی خوێنەوارێت خۆتانێت باشی بکات ئەما من بە هیچ شێوەیە من تەدەخڵ نەکردەوە باشە کاریگەری هەم تەکیە و هەم باوکت
لەسەر شعرەکانت نییە؟ تەبیع لەسەری هەیە زۆر هەیە تیاتی دوانسیانێک لەسەر تکێ شۆژە نووسیمە کە درێژیشە باسی هین ئەنفالەکە کەم باسی ڕوخانینی دیەکە و مسکەوت و تکێ و دیوانی شۆرجاکەم ئەوانە هەمووی لەسەرەوەیە. بەڵێ یا شێخ لە نامەیەکە بۆ هاوڕەیەکت نووسیوتە ئەڵێ من شعرە نووسم هەر بە شێوە کۆنەکە بە شێوەکە نانووسم خەشمی لێ بە شتا هەتا لەگەڵ لەتیف ئەحمەدەوەتی خۆی غەریب بکومە شەر لەسەر ئەو بیعەقڵیە بەڕاستی یعنی ئەخە کورد ئەگەر لێکی بدەیتەوە من نمونەیەکم بۆ هاوردەوە من چەند زمانێک دەزانم الحەمدوللا کە لە چادر بووین لە بین حاجی عومەران و شۆمانە بەشی ئەزگا شەرکۆ بێکەس نزیکمان بوو تەقریبەن 10 مەتر لێمانەوە دوور بوو لە چادرێکە بوو جا ئەم بینی جاربەجار قسەمان نەکرد بەیەکەوە زۆر لەسەر شێعر لەسەر هینی شێعرەکانی خۆشی ئەو تەمان شێعری هینێسی حوڕێ نووسی زۆر ناخشەم لەگەڵیا کرد وتم ئیزاکە تۆ شێعر نووسی باوکت شاعر بوو باوکت هەمووی بۆ وەزنی قافیە بوو تۆ چۆن هەموویت فرێدا وتی عەسرەکەی وایە. یعنی پێت وایە مامۆستا ئەبێ شعر کلاسیک بووە شعری کوردی نابوو باتە ڕەوتی حوڕ. بەڕای من کوردیش هەنا ئامادە نی بۆ ئەوە بەڕاستی ئەنگلیز درەنگ دەستی پێکرد کە هین فرێدا قافیە فرێدا وەزن هەر نەبوو لە ئەنگلیزی بەڵام قافیە هەبوو تا درەنگ فرێیاندا ینی پاشی ناوەڕاستی قەرنی 20م کورد لە ئیسەوە زلم خۆی خاستە ناو شتێکە کوا لەبیر نەکەن لەسەر تا 60 کورد لای کەمی نەخوێنەوارە ئەوەژی لە شارتی ێگا لەسەر تا 10 خوێنەوارەکانیش نییە چۆن ئێمە بێن ئەم مێکوتە بدەینە سەریا وەڵام ئەمە تێ بگە. مامۆستا ئاگات لە نووسینی ئێستاکە هەیە ئەم سەردەمەی خۆمان یعنی ئەخوێنیتەوە ئێستاکە نووسینی ئێستاکە چۆنە لە سەنگێنی شعری ئێستاکە چۆن نەک شێعر من هین سێ تەلەڤیزیۆنمان کرد بەرنامەجی کوردی زۆرە الحەمدوللا ئەخبار ئەم کوردیە فەتیە تازەیە تێکەڵ کراوە نازانم ئەنوا ئەشکال عیبارەتی هێناوە حەز ناکەم باسی بکەم یەکێ نەزانێت لێ ئەمە دژمنی زمانی کوردیە. مامۆستا سەرەڕای ژیانی ئەوروپات لە شعرەکانت هەست دەکرێ بە خۆشەویستی و با بڵێن گەڕانەوە بۆ ناوچەی قەرەحەسەن و ئەو شوێنانە ئەوە کاریگەری چی بوو؟ یادی مناڵی زۆر خۆشە وەکوتم لە شۆژە گەورە بووم لەژێر دەست کاکەم شەهر ڕەحمانە ئەو تەبیعەتی ئێوە هەی بوو یعنی مستحیلە یەکێتر بدۆچتەوە وەکو ئەو یعنی من شخصیەتێکی دابێم ئەو یعنی مەمنونیم بەخوا لە هەموو شوێنێ لەناو برادەر مابوو بێتن لە هەشکێ دامی خەڵک دەم منی کردەوە ڕایم وەربگرن ئەوش بەواسطەی ئەوە بە 6 ساڵان ئەم منی دانا کە کەس نەبای من بانگ مەدا لە مزگەوت بە 8 ساڵان منی نارد تەمسیلی خۆی بگەم بۆ تەعزیە لێکێ لە مەلاکان ئەمە لەو تەمەنای چی بنانەکەیە ئەو تەربیەتی ئەو نەبیە منی نارد لە 8 ساڵان ئێستانە چوون بۆ دێی پەلکانە بە نوێژیان بۆگوون لێ سژنە ئەمە لەکوێ هەیە ئەو مەکانەی درا مناڵێک وە. مامۆستا ئەو بوارانەی کە تایە پسپۆڕی جەنابەت وا بزانم هەم هەندەسەت خوێندووە و هەم وەرگێڕانت خوێندووە و وا بزانم لە با بڵێن زانستی سیماناسی
علم القيافة لو بوارش خوێندووتە ئەو بوارانە چۆن کۆت کردوتەوە؟ يا آسان يا أخوي كان فكري يا أخوي من دائما لا لو سؤال متوسط من عاشق كده يعني أخو كاكا محمد إخوان المسلمين بو من شي برد بناو جنجا كان يعني ترهن أو أخدا مكتبة أبو نايمك نجي إخوان المسلمين الأخوة الإسلامية مكتبة الأخوة الإسلامية سليمان قابلي بنا أخوي وقريبيه لەکوێ بۆ ما لاهين بو لا شارع أطلس بو لا تكوت يلك هو تكفت أطلس هو اللي أنا كربيوا من متوسطهم بس بعنان دوام أبو دواني رو بيجم هات موا دسمة تاربو سليمان وتي ولد بابته لمكتبة دانشة إيكي هات كتابك استعارة كردي أخذ بكرة إتواني بيني كبيدان ديتو بينو سيتو باركة وقرتو في خيره إتر في أربوم شي كتاب هيدا تقريبا هم يخلوه يعني عاشق كتاب براسي أستاذ آخر برسيارم أكما تايبت بو برايت شيخ أحمد زۆر باست کرد ئەگەر لەسەری بۆستی هەندێک باسی بکەی شێخ ئەحمەد کێ بوو و بۆچی زۆرجا لەگە حکوومەتە با بڵێن بینی خراپ بوو و زۆر دەستگیر کراوە زیندانی کراوە ئەگە باسێکی شێخ ئەحمەدم بۆ بکەین و هەروەها باسێکی حرەکەی ئیخوان موسلیمینی ئەو کاتەشم بۆ بکەی باش این من زۆر گەنج بوو لە ساڵی 52 بوو منی برد بۆ ناو ئیخوان المسلمین ئەویش تەلەبە بووم جمعان دەورەیەکە بوو کوڕێکە بوو ناوی هین ئایدن بوو ئایدن عەبدوڕەحمان باوکی مەدیری مەدرسە بوو ئەوە مناڵەکانی ئیخوان المسلمینی کۆ کردەوە و حکایەتی سەحابەی بەیانە کردووە ئەمانە هەنی تەبەن ئیتر منیش ناردبوو ئەوێ کاکە مەحمەد لەگەڵیانە ماوەیەکی درێژ لەگەڵەوانە بووم هین ئیتر منیشم بۆکو بڵێ بۆمەیەکە لە گەنجەکانی ئیخوان المسلمین لە کەرکوو زۆر شت فێرم لیانە بەڕاستی ئیخوان موسلیمین حرەکەیەکی بەهێز بوو ئەو کاتە بەهێز نەبوو بەڵام تەنها حرەکە بوو کە دژی شیوعەت بتانە بوەستی ئەو ئەفکاری شیوعەت بڵاوە بۆ کاکە بەڵێ باشە ئەو ڕۆڵی شێخ ئەحمەدی برات چی بوو ئەو هین بوو مەسئوولی ئیخوان المسلمین لە کەرکووک نورەدین واعید بوو نورەدین واعید باوکیشی خزمانە تەقریبەن لەگەڵ باوکمە خزمەتییەکان هەر نادەم بەخوا چۆن جوانیە بابزانم ژنەکە هین دایکیان خزمی یەکتری بوونە لە خادم سجادە بوونە ئیتر ئەو مەسئوولی ئیخوان المسلمین لە کەرکووک و ئێمەش مناڵیش بووم ئەچوین لە مسگەوتەکەی واعظ نوێژمە جمعانمانە کرد دایمە ئیتر قسەمانیشە کرد و دانیشتین و بەحس هەموو شتێکمانە کرد سیاسەتیش وایە ئینیش وایە لەبەین خۆمانە بەڵێ یا شێخ ماندوومان کردی زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە کە لەگەڵ تا دانیشتنی ئەو بەسەرهاتانەی جەنابەت بەشێکە لە مێژووی کەرکووک بەلای ئێمەوە زۆر گرنگ بوو کە تشک بخەینە سەری بەڵێ بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە دینە کۆتایی بەشی دووهەمی دیدارمان لەگەڵ شێخ عەبدوڵڵای کوڕی شاعری ناوداری گەلەکەمان سابری تا دیدارێکی دیکەوتە بەسەرهاتی کەسایەتێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ